کردیت چییە؟ لەگەڵمان بن لە بەشی دووەمی بابەتی کردیت بۆ ئەوەی هەموو بەشەکان ئەوانەی کە ماوە بەبێ دووبارەکردنەوە بۆ ئەوەی بەڕێز باسی بکەیت تاوەکو بەوردی هەموو بەشەکان بزانن کردیت و وانەی پەیوەندیدار بۆ هەر بابەتێک چییە و چۆنەکرێت. سڵاوتان لێبێ، من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەڕێوەبەرایەتی تۆماری گشتی هەروەها ئەندامی لیژنەی زانکۆلاین بۆ ڕاوێژکاری و پڕکردنەوەی فۆرم لە خزمەتتان نابین لەم ڤیددیۆیەدا بەوردی باسی کردیتتان بۆکەین کە بەشی دووەمی بابەتەکەمانە و ئەڵلقەی پێشووترمان پێشکەش بە ئێوەی بەڕێز کردووە. لە سەرتا حەزەکەم بەبیرتان بێنمەوە شێوازی ئەژمارکردنی کردیت چۆنە. شێوازی ئەژمارکردنی کردێت وەکو لە ڤیددیۆی پێشووتر باسمان کرد بریتیە لەوەی کۆنمرەی پۆلی 12 تێکڕای نمرەی پۆلی 12 هەرچەندێک بێت جارانی پوینت حوتیەکەین بۆ ئەوەی کۆنمرەیەکمان بۆ دەرچێت لەسەر هەفتە کە کۆنمرەکەمان بۆ دەرچوو لەسەر هەفتە دایانین لەلایەکەوە ئەوە هەڵەگرین دێین تەمەشاکەین ئەو قسمەی کە هەڵمان بژاردووە سێ بابەتێک چوانەیەک پەیوەندیدارە پێوەی ئایا سێ بابەتە یان چوار بابەت دێین هەریەکە و کۆنمرەکەی دەرەکەین بۆ نمونە ئەگەر سێ بابەت بێت هەر بابەتێک دەنمرەی لەسەر بێت ئەو کاتە لەو وانەیە ئێمە چەندمان هەیە لەسەر دەدایانەی وەکو دوێنێ باسمان کرد ئەگەر 90 هەبێت 9 ئەکات 60 هەبێ 6 ئەکا لەدا 75 هەبێ ببورن ئەکاتە 7.5 ئەو هەموو کۆکەینەوە لەسەر سی نمرەیەکمان بۆ دەرەچێت کۆیەکەینەوە لەگەڵ ئەو بابەتەی پێشووتر کە لە پۆلی 12 تێکڕای نمرەکەمان حساب کرده بوو لەسەر هەفتە کۆنمرەیەکی تازە یا تێکڕایەکی تازە معدلێکی تازەمان بۆ دەرەچێت ئەو معدلە بۆ ئەو بەشە حسابەکرێ بە تەنیا ئاگدار بن بۆ بەشێکی تر لەوانەیە جیاواز بێت بە کۆی گشتی ئێمە ئەبێ وریای ئەوە بین لە کاتی کردیت حسابکردنە چ بابەتێک پەیوەندیدارە نمرەکانمان تا چەند بەرزە لەو بابەتە پەیوەندیدارانە بۆ ئەوەی لەسەر سی بەرزترین نمرە بێنین کۆیکێنەوە لەگەڵ ئەو هەفتا دەرەجەی کە معدل و تێکڕای پۆلی 12مانە ئێستا درێژادین بە باسەکەمان و ئەو بەشانەی کە تەواوێکین ئێستا بۆ ئەوەی بەڕێز بەوردی گوێ لێ بگرن بینەری ڤیددیۆکە من تا کۆتایی بۆ ئەوی بەوردی لە بابەتەکان تێبگەن. ئێستا دین لە زانکۆی سلێمانی ئەچینە سەر کۆلێژی کارگێڕی و ئابووری کارگێڕی بە بازارکردن ئێمە وەکو دوێنێ لە خزمەتی ئەوەی بەڕێزاوتمان هەوڵە دەین بەبێ دووبارەکردنەوە بێت ئەو بەشانەی ئێستا لە شاری سلێمانی خۆشەویست لە زانکۆی سلێمانیە دیاریمان کردەوە بۆ ئەوەی بەڕێز ئەوانە دووبارە نین ئەوانەی کە دووبارەی ئێمە باسمان نەکردەوە واتە زمانی کوردی ئەگەر ڤیددیۆی پێشووترتان بینی بێت لە زانکۆی سڵاحەدین چۆن حساب کراوە بۆ دهۆک و بۆ زاخۆ بۆ سلێمانیش هەماشت حساب کراوە کەواتە ئێمە ئەو بەشانە باسەکەین لە زانکۆی سلێمانی کە دووبارە نییە بۆیە لەگەڵمانە کارگێڕی و ئابووری کارگێڕی بە بازارکردن بۆ زانستی 5 نمرەی کوردی 10 نمرەی عەرەبی 5 نمرە ئینگلیزی 10 نمرە بیرکاری حسابەکرێت بۆ وێژەیی 10 نمرەی عەرەبی 5 نمرە ئینگلیزی 5 نمرە بیرکاری و 10 نمرە لە ئابووری حسابەکرێت بەشی ژمێریاری دارایی وردبین 5 نمرە عەرەبی 5 نمرە ئینگلیزی 20 نمرە بیرکاری حسابەکرێت کارگێڕی پرۆژەکان 5 نمرە کوردی 10 نمرە عەرەبی 5 نمرە ئینگلیزی و 10 نمرەش بیرکاری حسابەکرێت زانستی دارایی و بانکی 5 نمرە عەرەبی 5 نمرە ئینگلیزی و 20 نمرەش بیرکاری حسابەکرێت بازرگانی نێودەوڵەتی 5 نمرە کوردی 5 نمرە عەرەبی و 20 نمرەش لە ئینگلیزی حسابەکرێت تەکنەلۆژیای زانیاری لە ئەمانە هەمووی ئەلبەتە لە کۆلێژی بازرگانین ئاگادار بن لە کۆلێژی بازرگانین تەکنەلۆژیای زانیاری 10 نمرە ئینگلیزی 15 نمرە بیرکاری 5 نمرە فیزیا حسابەکە کۆلێژی بازرگانی بەشی گەشت و گوزار 5 نمرە کوردی 5 نمرە ئینگلیزی و 10 نمرە زیندەوەرزانی 10 نمرە کیمیا حسابەکرێت زانستە سروشتیەکان لە چوارتە زانستی ژینگە لە زانستە سروشتیەکان چوارتە 5 نمرە ئینگلیزی 10 نمرە زیندەوەرزانی و 10 نمرە لە کیمیا و 5 نمرە لە فیزیا حسابەکرێت کۆلێژی زانستە ئەندازیارە کشتتوکاڵیەکان لە زانکۆی سلێمانی بەشی زانستی ئاژەڵ 5 نمرە ئینگلیزی 15 نمرە زیندەوەرزانی 5 نمرە لە کیمیا 5 نمرە لە فیزیا حسابەکرێت لە زانستە ئەندازیارە کشتتوکاڵیەکان بەشی
بایۆتەکنەلۆجی و زانستی بەرووبوومی کێڵگەیی. بە هەمان شێوەی زانستی ئاژەڵ 5 نمرە ئینگلیزی و 15 نمرە زیندەوەرزانی، 5 نمرە کیمیا، 5 نمرەش لە فیزیا. هەروەها بەشی باخداری و بەشی کارجێڕی کاری کشتتوکاڵی و گەشەپێدان بە هەمان شێوە حسابی بۆ ئەکرێواتە 5 نمرە ئینگلیزی، 15 نمرە زیندەوەرزانی و 5 نمرە بۆ کیمیا، 5 نمرە بۆ فیزیا حساب ئەکرێت. لە بەشی زانستی خۆراک و کۆنتترۆڵی زۆری 5 نمرە ئینگلیزی، 10 نمرە لە زیندەوەرزانی و 15 نمرەش لە کیمیا حساب ئەکرێت. سامانە سروشتیەکان لە زانستە ئەندازیارە کشتتوکاڵەکانی زانکۆی سلێمانی بە هەمان شێوەی سەرەوە 5 نمرە ئینگلیزی، 5 نمرە زیندەوەرزانی، 10 نمرە لە کیمیا و 10 نمرە لە فیزیا حساب ئەکرێت. ئەلبەتە ئەمانە ئەو کۆلێژانە بوون کە لە زانکۆی سلێمانی جیاوازیان هەبوو لەگەڵ زانکۆی سڵاحەدین کە لە ئەڵلقەی یەکەم باسمان کردووە. ئەوانەی دیکە وەکوتمان هەمان شێوەی بەشەکانی پێشووترن بەبێ جیاوازی هەر بەشێک ئێمە لێرە لە زانکۆی سلێمانی باسمان نەکردووە کەواتە ئەتوانن بینەری ڤیددیۆکە بن و ئەوەی لە زانکۆی سڵاحەدینا باس کراوە بە هەمان شێوە بەکاری بێنن. ئازیزانی من، سوپاس بۆ لایک و کۆمنتەکانتان، سوپاس بۆ پاڵپشتی کەناڵەکەی ئێمە، هاوڕێیانتان ئاگادارکەنەوە هەروەکو پیشەی هەموو کاتێکتان بووە بۆ ئەوەی ئەوانیش سودمەند بن لە ڤیددیۆکانمان و بینەری بن، بۆی ئەگەر پرسیارێک یان تەم و مژێک لەسەر بابەتەکان هەبوو بە پرسیارەکانیان بۆ ئێمە بیڕەوێننەوە. ئێمە لە خزمەتی ئێوەی بەڕێزین، هەر کاتێک پرسیار هەبوو وەڵامتانە دەینەوە. دووبارە سوپاس بۆ لایک و کۆمنت و پشتیوانی کەناڵەکەی ئێمە. ئێستا باسی زانکۆی دهۆکەکەین. ئەو بەشارەی جیاوازیان هەیە بۆ ئێوەی بەڕێز ڕوونیەکەینەوە. کۆلێژی ئەندازیاری بەشی بایۆ مێدیکاڵ 10 نمرە ئینگلیزی، 10 نمرە بیرکاری و 10 نمرە لە فیزیا حساب ئەکرێت. بەشی پلاندانان و جهەیە کە بەشێکی ئەندازیاریە لە زانکۆی دهۆکی خۆشەویست. 10 نمرە ئینگلیزی، 10 نمرە بیرکاری و 10 نمرە فیزیا حساب ئەکرێت. زانستی مرۆڤایەتی، خوێندنی ئاشتی و مافی مرۆڤ 5 نمرە کوردی، 5 نمرە عەرەبی، 20 نمرە ئینگلیزی حساب ئەکرێت. زانستە ئەندازیارە کشتتوکاڵەکان بەشی دارستان 5 نمرە ئینگلیزی، 15 نمرە زیندەوەرزانی، 5 نمرە کیمیا و 5 نمرە فیزیا حساب ئەکرێت. گەشتیاری توێریزمی ژینگەیی 5 نمرە ئینگلیزی، 10 نمرە لە زیندەوەرزانی، 10 نمرە لە کیمیا، 5 نمرە لە فیزیا حساب ئەکرێت. پاراستنی ڕووەک بە هەمان شێوەی دارستان 5 نمرە ئینگلیزی، 15 نمرە لە زیندەوەرزانی، هەر یەکە و 5 نمرە بۆ فیزیا و کیمیا حساب ئەکرێت. پاراستنی ڕووەک کە باسمان کرد، خاک و ئاو بە هەمان شێوە. بەرووبوومی کێڵگەیی بە هەمان شێوە 5 نمرە بۆ ئینگلیزی، 15 نمرە زیندەوەرزانی، 5 نمرە بۆ هەر بەشێک لە کیمیا و فیزیا. بەشی زمان وەرجێڕان 10 نمرە بۆ کوردی و عەرەبی و ئینگلیزی بۆ هەریەکەیان 10 نمرە حساب ئەکرێت لە زانکۆی دهۆکی خۆشەویست. خۆشەویستانم، ئێمە لە تیکتۆک و هەروەها لە ئینستاگرامیش لە خزمەتی ئێوەی بەڕێزین. فۆڵۆمان بکەن، پرسیار و کۆمنتەکانتان بنێرن، لە خزمەتتان نابین. ئێستا ئەو بەشانەی ماوەن لە زانکۆکانی کۆیە، سۆران، گەرمیان، هەڵەبجە یا هەر زانکۆیەکی تر کە ماوە لە خزمەتی ئێوەی بەڕێزە باسییانەکەین بۆ هەریەکە و کردیتی خۆی حسابەکەین. لە زانکۆی کۆیە ئەندازیاری جیۆتەکنیک، ئینگلیزی، بیرکاری، فیزیا هەریەکە و 10 دەرەجە. ئەندازیاری دروستکردن بە هەمان شێوە ئینگلیزی، بیرکاری، فیزیا هەریەکە و 10 دەرەجەیە. بەشی نەوت هەروەها کیمیاوی هەردووچیان 6 نمرە ئینگلیزی، 8 نمرە بیرکاری، 8 نمرە کیمیا و 8 نمرە فیزیا حساب ئەکرێن. بەشی بەڕێوەبردننی کار لە یاسا و زانستە سیاسیەکان و بەڕێوەبردن
بەشی زانستی 5 نمرە کوردی، 5 نمرە عەرەبی، 20 نمرە ئینگلیزی حسابەکرێت. بۆ بەشی وێژەیی 20 نمرە ئینگلیزی و 10 نمرە لە ئابووری حسابەکرێت. بەشی ژمێریاری 15 نمرە ئینگلیزی، 15 نمرە بیرکاری حسابەکرێت. بەشی ئایتی لە کۆلێژی کۆمپیوتەر و تەکنەلۆژیای زانیاری خانەقین. بەشی ئایتی 10 نمرە ئینگلیزی، 15 نمرە بیرکاری و 5 نمرەش لە فیزیا حسابەکرێت. بەشی نیتوەرک لە هەمان کۆلێژ کە کۆلێژی کۆمپیوتەر و تەکنەلۆژیای زانیاری خانەقینە. 5 نمرە ئینگلیزی و 10 نمرە بیرکاری و 15 نمرە لە فیزیا حسابەکرێت. لە زانکۆی هەڵابجە یاسا و کارجێڕی بازرگانی نێودەوڵەتی بەشی زانستی 5 نمرە کوردی، 10 نمرە عەرەبی و 5 نمرە ئینگلیزی و 10 نمرەش لە بیرکاری حسابەکرێت. ئەوە بۆ بەشی زانستی بوو. بۆ بەشی وێژەی 10 نمرە لە عەرەبی و 5 نمرە لە ئینگلیزی، 5 نمرە لە بیرکاری و 10 نمرەش لە ئابووری حسابەکرێت. لە زانکۆی چەرمۆ زانستی کردداری و تەندروستیەکان بەشی کیمیای دەرمانسازی هەرچەندە بەشێکی تا ڕادەیەک پزیشکیە، بەڵام لێرەیە کردیتی بۆ حسابەکرێت. 5 نمرە ئینگلیزی، 10 نمرە زیندەوەرزانی، 10 نمرە کیمیا و 5 نمرە فیزیایی بۆ حسابەکرێت. بەشی فیزیای پزیشکی 5 نمرە ئینگلیزی، 10 نمرە بیرکاری و 15 نمرەش لە فیزیا حسابەکرێت. کیمیای کردداری 5 نمرە ئینگلیزی، 5 نمرە بیرکاری و 20 نمرەش لە کیمیا حسابەکرێت. بەشی کارژێڕی گاز و نەوت و وزە 5 نمرە کوردی، 15 نمرە ئینگلیزی و 10 نمرە بیرکاری حسابەکرێ بۆی. خۆشەویستانم ئەوەی تا ئێستا باسمان کردووە لە ئەڵلقەی یەکەم و تا ئێستا گەیشتین بێرە هەموو کۆلێژەکان بوون. بۆ ئێوەی بەڕێزمان باس کرد کردیتیان، بابەتە پەیوەندیدارەکانیان، شێوازی حسابکردنی کردێت هەموومان ڕوون کردەوە. ئێستا ئەوەی ماوە بەشی پەیمانگەکانە کە لە خزمەتتان بین، ئەوانیش بە درێژی بۆتان باسەکەین و بۆ ئەوی ڕوون بێتەوە پەیمانگەکانیش چ بابەتیش پەیوەندیداریان هەیە. لەگەڵ ما بن لە درێژەی ڤیدیۆکەمانە. ئێستا دەستەکەین بە باسکردنی پەیمانگەکان. لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرەوە دەست پێەکەین. یەکەم شوێن کە باسیەکەین کۆلێژی تەکنیکی کارجێڕی هەولێرە، بەو شێوەیە کە تەکنیکی میدیا 10 نمرە کوردی، 10 نمرە عەرەبی، 10 نمرە ئینگلیزی حسابەکرێت. لە هەمان کۆلێژ بازاڕگەری نێودەوڵەتی و زمان 5 نمرە کوردی، 5 نمرە عەرەبی، 20 نمرە ئینگلیزی حسابەکرێت. ئەڵبەتە خۆشەویستانم ئێمە دوو کۆلێژی ترمان هەیە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کە کۆلێژی تەکنیکی تەندروستی و تەکنیکی ئەندازیاریە، بەڵام ئێمە لەبەر ئەوەی ئەوانە دووبارەن و بەشە پزیشکەکانیش کردیتیان پێویست نییە باسمان نەکردوون. کۆلێژی تەکنەلۆژی هەولێر لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەشی تەکنیکی ئۆتۆمبیل 5 نمرە کوردی، 5 نمرە عەرەبی، 10 نمرە ئینگلیزی و 10 نمرەش کیمیا حسابەکرێت. بەشی میکانیک و وزە 5 نمرە لە کوردی، 5 نمرە لە عەرەبی، 10 نمرە لە ئینگلیزی و 10 نمرەش لە کیمیا حسابەکرێت. بەشی کارەباش بە هەمان دوو بەشە پێشۆکەی خۆی کە تەکنیکی ئۆتۆمبیل و میکانیک و وزەیە هەمان کردیتی بۆ حسابەکرێت. و هەروەها بەشی ڕێگاوبانیش تەکنەلۆژیای زانیاری 10 نمرە ئینگلیزی، 15 نمرە بیرکاری و 5 نمرە فیزیایی بۆ حسابەکرێت. بەشی ڕووپێوی و تەکنەلۆژیای نەوت بەشی ڕووپێوی 5 نمرە لە عەرەبی، 5 نمرە لە ئینگلیزی و 10 نمرە لە بیرکاری و 10 نمرە لە فیزیا حسابەکرێت. تەکنەلۆژیای نەوت 5 نمرە ئینگلیزی، 5 نمرە بیرکاری، 15 نمرە لە کیمیا و 5 نمرە لە فیزیا حسابەکرێت.
کۆلێژی تەکنەلۆژی هەولێر بەشی ICT تەکنۆلۆژیای زانیاری و گەیاندن 10 نمرە ئینگلیزی 15 نمرە بیرکاری و 5 نمرە لە فیزیا حساب بکرێت. خۆشەویستانم دووشت هەیە لێرە ئەمێ بۆتان ڕوون بکەمەوە کە نووسراوە کۆلێژی تەکنەلۆژی هەولێر هەموو بەشەکان بریتیە لە پەیمانگە تەنها بەشی ICT واتە گەیاندن نەبێت کە بە شێوازێکە خوێنێ ئەمە باسمان کردووە لە ڤیدیۆکانی پێشتر لە کاتی خوێندنەوەی کۆنمرەکانە وتومانە ئەو بە ڕێزەی لەو بەشە وەرەگیرێت 2 ساڵ ئەخوێنێت لە پاش 2 ساڵەکەی کۆنمرەیەکی بۆ دەرەکرێت 40 دەرەجە لەسەر پۆلی 12 6 دەرەجە لەسەر مەعهەد واتە ئەو 2 ساڵەی خوێندوێتی ئەگەر کۆنمرەکەی لە ڕیزبەندی نیوەی یەکەمەکان بێت بۆ نمونە 40 تەڵەبە بێت ئەگەر هەتا ڕیزبەندەکەی هەتا 20 بێت کۆنمرەکەی لە 1 هەتا 20 2 ساڵی دیکە ئەخوێن و کۆلێژ تەواوەکەن ئەوانەی نمرەکانیان لە 20م بە دواوەیەوە تا 21 هەتا 40 ئەوانە وەکو دەرچووی پەیمانگە حسابیان لەگەڵا ئەکرێت بۆیە ئاگادار بن چەند بەشێکەیە احتیمالی بوون بە کۆلێژی هەیە لە هەمان کۆلێژی تەکنەلۆژی هەولێر بەڵام تا ئێستا بڕیاری لەسەر نەدراوە بە دڵنیاییەوە کاتێک کە زانکۆڵین ئەکتیڤ بوو بڕیاری کۆتایی لەسەر دراو بوو بە کۆلێژ لە خزمەتتان نابین یەک بێک ئەو بەشانشتان پێ ئەناسێنین بەڵام ئێستا لە کۆلێژی تەکنەلۆژی هەولێر تەنها یەک بەش وەکوتمان تەنها یەک بەش کە بەشی تەکنەلۆژیای زانیاری و گەیاندنە یاخود ICT وەکو کۆلێژ حسابی بۆ کرێت بەشەکانی دیکە هەمووی پەیمانگان و 2 ساڵە. پەیمانگەی دووەممان کە باسیەکەین یان با بڵێن ئەو بەشانی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرە باسیەکەین پەیمانگەی تەکنیکی کارجێڕی هەولێر بەشی ڕێبەری گەشتیاری بەشی کارجێڕی دەستگاکانی گەشتیاری و تەکنیکی وەرجێڕان هەرسێکیان کوردی عەرەبی ئینگلیزی هەریەکە و 10 نمرەیان بۆ حسابەکرێت بەشی ژمێریاری عەرەبی 5 نمرە ئینگلیزی 5 نمرە و 20 نمرەش بۆ بیرکاری حسابەکرێت بەشی کارجێڕی کار 5 نمرە کوردی 10 نمرە عەرەبی 5 نمرە ئینگلیزی و 10 نمرە بیرکاری حسابەکرێت ئەوە بۆ بەشی زانستی کارجێڕی کار بۆ بەشی وێژەی 10 نمرە عەرەبی 5 نمرە ئینگلیزی و 5 نمرە بیرکاری و 10 نمرە ئابووری حسابەکرێت بەشی سیستمی زانیاری کارجێڕی 10 نمرە ئینگلیزی 15 نمرە بیرکاری و 5 نمرەش ئابووری حسابەکرێت ببورن 5 نمرە فیزیا حسابەکرێت بەشی کارجێڕی بازارگەری زانستی 5 نمرەی کوردی 10 نمرە عەرەبی 5 نمرە ئینگلیزی و 10 نمرەش بیرکاری حسابەکرێت بەشی وێژەی 10 نمرە بۆ عەرەبی 5 نمرە ئینگلیزی 5 نمرە بیرکاری و 10 نمرە لە ئابووری حسابەکرێت پەیمانگەی تەکنیکی کۆیە تەکنەلۆژیای نەوت شیکاری کیمیایی 10 نمرە ئینگلیزی 15 نمرە کیمیا و 5 نمرە فیزیا حسابەکرێت تەکنەلۆژیای نەوت کارپێکردن و کۆنتڕۆڵ 10 نمرە ئینگلیزی 5 نمرە بۆ کیمیا 15 نمرە بۆ فیزیا حسابەکرێت تەکنەلۆژیای تاقیگەی نۆژداری لە پەیمانگەی تەکنیکی دوهۆک 10 نمرە ئینگلیزی 10 نمرە زیندەوەرزانی هەریەکە و 5 نمرە بۆ فیزیا و کیمیا حسابەکرێت کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیکی ئاکرێ تۆڕی کۆمپیوتەری پاراستنی زانیاری 10 نمرە ئینگلیزی 10 نمرە بیرکاری و 10 نمرە فیزیا حسابەکرێت ئازیزانم خۆشەویستانی من قوتابی ئازیزەکان ئەمە ئەتوانین بڵێن 95 ئەو بابەتانە بوو کە ڕەبتن بە کرێدیتەوە واتە وانە پەیوەندیدارەکانی هەر بابەتێک ئەگەر کەم و کوڕیەک ئەگەر کۆلێژێکمان نەبینی بێت حەزمان نەکردو دووبارە باسی شتەکان بکەینەوە ڕەنگە لەگەڵ ئەوەیە چەند کۆلێژێکشمان باز نەکرد بێت بۆیە بە گەوری خۆتان بمان بورن ئێوەش بە وردی بینەری ڤیدیۆکان بن ئەگەر پرسیارتان هەبوو ئەگەر لە شتێک ڕوون نەبوو ئەگەر ناحاڵی بوونێک هەبوو بە نامە و بە کۆمنت بۆ ئێمە بنێرن ئێمەش لە خزمەتتان نابین لە هەمووی گرنگتر لایک کۆمنت سەبسکرایبی کەناڵتان لە یاد نەچێ هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش سودمەند من لەم بابەتانە بە هیوای سەرکەوتنتان لە ڤیدیۆکانی داهاتووەتان بینینەوە